شەوی ڕابردوو لە گەڕەکی مامۆستایانی شاری سلێمانی لە ڕووداوێکی کوشتندا هاوڵاتیەک سێ برا و دایکی خۆی دەکوژێت و باوکیشی بە سەختی بریندار دەکات. هاوکات بکوژەکەش لە ڕوبەڕووبوونەوەکەیدا لەگەڵ پۆلیس و بنەماڵەکەیدا بریندار دەبێت و بە برینداری دەستگیر دەکرێت و لە نەخۆشخانە دەخرێتە ژێر چاودێری پزیشکیەوە. پۆلیسی سلێمانی ئەو هەواڵانە ڕەت دەکاتەوە کە بکوژەکە نەخۆشی دەرونی هەبێت و دەڵێت هیچ کێشەیەکی تەندروستی نەبووە. بەداخەوە دوێنێ شەو لە ناو شاری سلێمانی ڕووداوێکی دڵتەزیێن ڕوویدا لە سەعات 9 چارەکی شەو 9 دقە چارەک ئەوە کاتانە بوو. دوای 3 دقە تەلەفۆنیان بۆ من کرد، فەرمانمان بە هێزەکانمان کرد چوونە شوێنەکە. بەداخەوە لەو ڕووداوەدا سێ براو دایکێک کوژران، باوکشی برینارە، هەتا ئێستا باری تەندروستی باش نییە، فیشک بەرسەری کەوتووە لە خەستەخانەیە. بۆ دوای ئەوەی هێزەکانمان چوونە ئەو شوێنە بۆ دەستگیرکردنی ئەو تاوانبارەی کە ئەو تاوانەی ئەنجام داوە. دیارە ڕوبەڕووی هێزەکانیشمان بووە لە ئەوەی ڕوبەڕووی هێزەکان بۆ دیارە هێزەکانیش بەرگریان لە خۆیان کردووە، بە بریناری دەستگیریان کردووە و ئێستا ئەوەی تاوانەکەی ئەنجام داوە گیراوە لە نەخۆشخانەی. ئەویش شەوی ڕابردوو عملیاتی بۆ کراوە، ئەویش تا ئێستا هەر لە خەستەخانە ماوەتەوە. ڕووداوەکە کاژمێر 9:30 خولەکی شەوی ڕابردوو ڕوویداوە. پۆلیسی سلێمانی دەڵێت کێشەکە کۆمەڵایەتی بووە. هاوکات لە ماڵەکەدا جگە لەو کەسانی کوژراون، خوشکێکی بکوژەکەش لە ماڵەوە بووە و دیمەنی کوژرانی دایک و براکانی بینیوە. وەکو شایەت حاڵێکیش لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە وتوێتی براکەی پێی وتووە لەبەر ئەوە تۆ ناکوژم بۆ ئەوەی بمێنیتەوە و خەفەت بۆ کوژرانی دایک و براکانت بخۆی. ئێمە لێکۆڵینەوەکان دەریخست، بەڵگەی ترمان دەستکە و ئەمڕۆ کە باری دەرونی تەواو هیچ کێشەیەکی نییە. باسی شت زۆرەکەن، بەڵام ئێمە لە سەرەتای لێکۆڵینەوەکان ئەوەی دەستمان کەوتووە ئەوەی ئیفادەی خوشکەکانیان وتەی خوشکەکانی وەرگیراوی ئەو برایی وەرگیراوە تا ئێستا کێشەیەکی ناوخۆیانە کێشەی کۆمەڵایەتیە. ئاماری تاوانەکان هیچ تاوانێک ڕووی ئەمەی دوێنێ شەو نەبێ. ئەمەش ناڵێم ئەم کوڕە لە ماڵی خۆیان کێشەی هەبووە، هەتا لەو وەختەی کە تاوانەکەی ئەنجام داوە خوشکێکی لە ماڵ بووە، بە قسەی خوشکەکەی کە ئیفادەی داوە پێی وتووە تۆ ناکوژم بۆی تۆ بە خەفەتەوە بمری. پۆلیسی سلێمانی دەڵێت لە دوای ڕاگررتنی قەدەغەی هادوچەوە ئەوە یەکەم حاڵەتی کوشتنە کە لە سلێمانی ڕوودەدات. پۆلیسی سلێمانی و هێزە ئەمنیەکانی دیکە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ئەو ڕووداوە کردوتەوە و چاوەڕێن باری تەندروستی تۆمەتبارەکە باش بێتەوە بۆ ئەوەی دەست بکرێت بە لێکۆڵینەوە لەگەڵیدا. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.